بەڕێزان سڵاو لەبەر گرنگی ڕۆڵی مێژوو لە بنیادی هەرگەلونەتەوەیەکدا بەردەوامین بۆ درێژەدان بە گفتوگۆ دیدارمان لەگەڵ مێژووناس و مێژونوس و شوێنەوەرناس مامۆستا عەبدوڕەقیب یوسف بۆ درێژەدان بە تەوەرەکانی دواتر و بۆ تەواوکردنی گفتوگۆ لە سەر مێژوو پەیوەندی کورد و مێژوو پەیوەندی کورد بە ڕۆڵی مێژوو نووسینەوەی مێژووە بەردەوامین. لەم تەوەرەیەدا جەخت لەسەر بنیادی دەوڵەت و سەر بەخۆی هەر میلەتێک لە نووسینەوەی مێژوو و گرنگی بوونی دەوڵەت لە نووسینەوەی مێژوودا دەکەین. ئایا نەتەوەیەک دەپرسین ئایا نەتەوەیە کە خاوەنی شیان و سەر بەخۆی دەوڵەت نەبێ توانای نووسینەوەی مێژووی هەیە قودرەتی ئەوەی هەیە خۆی بنووسێتەوە؟ ئایا گەلێکی پەردەوازە گەلێک کە بنیادێکی هەڵۆشاوی هەبێ ئەتوانێت ڕابردووی خۆی مانیفێست بکە و بەیان بکات بۆ قسەکردن لەسەر تەواوی ئەو پرس و ڕاوێژانی کە لە نێو مێژوو ڕۆڵی مێژوو بنیادی مێژوو گرنگی مێژوو بۆ گەلی کورد بەردەوامین لە گفتوگۆمان. لە پاشان قسەکردن لەسەر تەواوی ئەو بەرهەموو بابەتە بڵاوکرا و چاپکراوانەی مامۆستا عەبدوڕەقیب یوسف کە بە درێژایی نیو سەدە زیاتر گرنگی بە نووسینەوەی مێژوو کەشفکردنی مێژوو شوێنەوار و بەڵگەنامەکان داوە بەردەوام ببین لە بەشی سێهەمی ڕووداوە مێژوو. مامۆستا گیان دووبارە بەخێر بیت بۆ سەلامەت بی. سپاس. مامۆستا عەبدوڕەقیب پێم خۆشە سەرەتا لێەوە دەست پێ بکەین کە بەڕێستان نیو سەدە زیاتر لە بواری مێژوو نووسینەوەی مێژوو کەشفی مێژووە کارەکەن ئەمەش بۆ خۆی گرنگی و بایەخی هەیە لە فەرهەنگی کوردی و نووسینەوەی تۆماری مێژووە. پێم خۆشە سەرەتا لێوە پرسیار بکەم کە ئەزمموی کاری نووسینەوەی مێژوو تۆماری مێژووی ئێوە لەکەیەوە دەست پێکات یا با بڵێم ئەو بەرهەمە چاپکراوانی کە بەڕێستان چاپتان کردووە لەو بوارەیە چین یەکەمین بەرهەمی تۆ یەکەمین وتاری تۆ چی بوو گرنگترینیان چی بوو ئەگەر بکرێت بە وردی قسە لەسەر تەواوی ئەو بەرهەمانی کە بەڕێزت لەو مەجالیان نووسیوتە؟ بەڵێ لە شوباتی 1960 دەستم بە نووسینی مێژووی کوردی کرد بە هاندانی مامۆستام مێژونوس سعید دێوەچی مدیری موزەخانەی مووسڵ کە حەقیقەتەن زۆر عالم بوو. بەڵێ ئەوی قابلیەتێک لە لام دەدیت کە مامۆستای من بوو لە دەورێ تەربەوی لە دەورە ئیتر زۆر جا داوا لە من کرد مێژووی کورد بنووسم. خۆی عەرەبە مامۆستا عەرەبی جبورە بەڵام باو و باپیر و ئەمانەی لە قوتابیە مەلا کوردەکانن قازی بوونە لە مووسڵ مفتی بوونە قازی بوون لەبەر ئەوە عەتفێکی زۆری هەبوو دەربارەی کورد لەسەر کورد عەتفی زۆری هەبوو داوا لە من کرد تاریخی عولەمای کورد بنووسم خۆی زۆر شارەزا بوو لەبەر ئەوە کە ئەو کاتە معلوماتێکی یەکجار زۆرم هەبوو لە زمانی عەرەبی چونکە معەلەقاتی سەبعە دەرخم کردبوو لەگەڵ قەسیدە نابغێ زوبیانی لە مەدحی نوعمار بن المنذر و لامیە ابن الوردی و هەندە لە مەقسوورە ابن دورەید و تائیە ابن الفارد و زۆر شتی دیکە دەرخم کردبوو قسمێکی زۆر لە فقه و لوغە ثەعالبی بەڵێ لەبەر ئەوە حەقیقەت بوو مەدح ناڵێم مامۆستایان بە منیان دەگوت قاموس یان دەگوتن ئەسمعی بەڵێ ئەسمعیەک لە ئەئیممەی لوغە عەرەبیە ئیتر منیش لەبەر ئەوە معلوماتم لە تاریخ نەبوو وەک ئینسانێکی کوێر بڵێ بەڕێوە بڕوو وا تەشبیه ئەکەم پێم زەحمەت بوو بزانم چ بنووسم منم دەزانی جارێک هەردوو شەهید صالح یوسفی و مێژونوس ئەنوەر مائی هاتنە لای مامۆستا لە موزەخانە من لەوێ بووم گوت ئەمە عەبدوڕەقیبە طەبیعی منیان دەناسی گوت من زۆر داوا لێ دەکەم مێژووی کورد بنووسە و تا ئێستا دەستی پێ نەکردووە. بەڵێ جارێک مامۆستا ناوێ کتابێک بوو من نووسی منیەت الئودەبا خەیرالدینی عومەری خەیرالله العومەری گوت بچوو ئەمە مطالعە بکە
کتابخانه که کتابخانه موزخانه کتابخانه یکی زور دولمندی هبو للای ناثیره که زور محترم بو خریجی کلیه بو امینی مکتبه بو زور یارمتی بینی دا ام کچه زور سپاسی اکم ایتر او ورقه زور بو من مقصود بو بدوزم من دوزیم نم سالان اخیر من دوزیم به خط ماموستا ناوی کتابک نوسیوه منهل الاولیاء بله اقعد بشو مطالعه بك او وقتا چاپ نببو ایتر من شو ایتر مصادری پیشانم ددا ام کتاب مطالعه بك اما مطالعه بك من كوت مناو موضوع و بحرك لبصادر ایتر مصادر کی زور چندم حز بکرد بایا دم خسته جانتا بلیم دم هنا بو اوتیل سرسنگ یا من لوی بوم صلد بوم و ببو وکو کتاب خانی من ایتر طبعی ماموستا وک باوکه کی روحی لچندید نام خدا من بونوسی و هر وها لکتابکشم او دوله دوستی کی برگی یکم و دوم من پیشکشی او کردوا حتی لبرگی دوم دا من نوسیما ولو جاز السجود له سجدنا ولكن ليس ذاك بمستجازي قلت ما اگر جائز بو سجده بو ببم لغيري خوا من سجدم بود برس بو سعيد الديوشي بلام سجده لغيري خوا جائز نيا لشوينكي ديك هلو كتابه قلت ما فهو الذي علمني الآداب والبحث والسؤال والجواب كأما شعرك يبيتوشيا أوي الريقة بيشاني مني دا زور سباسي بله كواتي يكم متاريتو بله يكم متاريتو لصالي شنو لسر شي بنوسيت بله بجا يكم موضوعي من مشاهيري كردبو كمن دنوسيم دوري سيبرق دبه لكموا تا استه هیچم لی بلاو نکریا یکم وتاری من درباره کتابی شیخ معروفی نودهی ما مستا شیخ محمدی غالبو ما مستا شیخ محمد عالمه کی گوره صدی 19 کرد بو لهر گورکان بو تالیفات کی زور هیا لچندین بوار دا عالم بو او معروفی نودهی 1963 كحاضر ذكر بوشاب من شو ما بغداد قلت تصحيح بك اوي وملا شهيد ملا جميل الرجبياني تصحيح يان كردبو قلت توش تماشا بك وقت تماشا مكر حقيقة غلطك زوري نحوي من لدوزي زور ورد ما مستا زور بيسير بو جارك وها بدقت تماشا من كر قلت عبد الرقيب هيجي لبرتو خلاص نابه ملا جميل عالمي كي قوربو وكو انسكلوبيديا يقبو لچندين بواردا علمي هبو يتركا چاپي كر يا او سفركي ديكا وبزان من شو ملايي عضو محكمة تمييز بو لبغداد قلت وتارك درباري كتابكم بنوسا وك تعريفك كاغزي دا يدستي من چند محاولة بكر من ازاني بنوسم من عمل و تاریخم داشی من نوسیمه نمزانی بنوسم اسلوبی چون بنوسم هر هاتم و چوم ما مستا زانی نازانم گفت اوه تو نازانی بنوسی خلاصه وکو بلی ری پیشانی من دا واد نوسی من تو جا و تار نوسی بو اگر چند بله جا او و تاره اول و تارم بو بلام شورشی وكو بلي انقلاب عبد الكريم قاسم بسرداهات دوي شباط بو بزانم ايتر من جراموا او وقت لبغداد بوم لو كاتا لو چند رجا وتاركه دواي در شبو الجريده جمهوري الجمهورية صالي چند بو يكم متارد صالي 1963 بو دبايا من زاني بايا بنوسم چنكه اول 3 سال بو لمشغولين من نوسيب ولو معلوماتم زوربو بلا مسألة نوسيد من شر زايد دلين أخفش يقلق إمي نحو لغة عربي وبنحو هند عالم بوا بلا ندزاني نامه بنوسه ومشهورة بله كواتا لدواي يكمين وتار
تۆ دەست بە نووسینی یەکەمین کتێبەکەیت یەکەمین کتێبت چی بوو؟ چاپ کردت بەڵێ من لە پێشتر طبیعی شبات دەستم بە نووسین کرد و معلوماتێکی زۆریشم هەبوو پێشتر بوو بەڵێ معلوماتم هەبوو یەکەم کتێب بەڵام کە چاپم کرد دیوانە کرمانجی بوو بەڵێ دیوانە کرمانجی کتابێکە گەورە نییە 106 صحیفەیە بەڵام لە تاریخی ئەدەبی کرمانجیدا بوو تا ئەو کاتە کتابێکی وا نەبوو زۆر نەبوو بوو برای خۆ بڵێم بەڵام دقەتی تاریخی زۆر خەڵک تێدا دیت لەگەڵ مەجموعە شعری کە بەڵاو نەببوون پێشتر دەکەوتون بەرچاوی خوێندەوار ئەمە دەربارەی تەرجەمەی ژیانی برێک لە کوردەکانی کرمانج و لەگەڵ نموزەجی شعریان لەو بارەوە بوو ئیتر حقیقەت کە چاپ بوو زۆر دەنگیدا ئەم کتابە و ئێستەژی ممکنە دەنگی هەیە خەڵک دەڵێن بوو چاپ ناکێ یەک لەو کەسانەی زۆر معجب بوو بەم کتابی من کە ئەوەل کتاب بوو چاپ بکەم لە 71 خاڵێ خوش بوو دکتۆر معروف خەزنەدار بوو زۆر بەحسی دەکرد لە چەند کوڕی خوددا بەحسی دەکرد جارکە حتا من دانیشتبوون لە چایخانی شەعب گوت زۆرم پێ سەیرە ئەو کتابە من لە ئەوەل خوێندومە تا ئەخیر بۆی ئیستیفادە لێ بکەم بوو کتێبەکەم ئەدەبی تاریخی ئەدەبی کوردی دەڵێ گوت هیچ غەڵەتێکم تێدا نەدوزی من پێخۆش بوو غەڵەتی تێدا بدوزم بەڵێ بەرهەمەکانی تر چی بوو؟ بەرهەمەکانی دیکە پاش ئەوە لە 1972 بەرگی یەکەمی کتێبەکەم الدولة الدوستيكية في كردستان الوسطى ئەمە من چاپی کرد ئەوە بەرگی یەکەم چاپ بوو دوو بەرگە نزیکی 900 صفحە بوو لە تاریخی دەولەتێکی کورد لە کاتی ئیسلام کە پایتەختی شاری فارقین بوو قەزای دیاربەکرە لە باری ئەو دەولەتەدا بوو بەرگی یەکەم ئەو ساڵە من چاپی کرد بەرگی دووەم کە قسمی حەزاری بوو بەرگی دووەم زۆر مهم بوو ئەوەی دیکە زیاتر ئەحداسی تاریخی بوو ئەوە لە 75 من چاپم کرد من ترسم هەبوو حکوومەت ئەم کتابە نەهێڵە بڵاو ببێ چونکە قورساییەکی حەزاری زۆری تێدا بوو لەبەر ئەوە لەسەر دووسێ وەجبە من دەبردەبەر بوو ڕقابە مەطبوعات بوو ئەوەی نەکەوێتە بەرچاویان دوایی کە چاپ بوو ئەم کتێبە کەوتە بەرچاوی حکوومەت هەر لە مەطبعەدا یەک ساڵ دەستی بەسەردا گرت بە 3000 نوسخە ئەمانە عامێ ڕوشنبیری چاپ کرده بوو بە 3 نوسخە نەهێلا لە مەطبعە دەربچێ دایە دوو لوژنە بوو ئەوەی بخوێنن هەردوو لوژنە بە ساڵحی من بوو بە ساڵحی کتێبەکە بوو چونکە هیچ شتێک نەبوو تێدا دژی ڕژێمی بەعس بێ یا باسی ئێستا بێ بەڵێ بەڵام حکوومەت دیسا قەناعەتی نەکرد هەر 3000 نوسخەی پێچاو و بردە معمەلی وەرەق لە بەسرە کردە هەویر و کردە کاغەزی سپی بەڵێ ئەو کتابە بەڵێ گرنگ بووە خەڵک بە دیراسەیەکی زۆر گرنگ دەزانن بە تایبەتی بەرگی دووەم من دیتومە هەندێکیان گوتووە لە هیچ تاریخی دەولەتێکی کورددا دیراسەی وها کورد وها ورد بە دقت نەهاتوە تەلیفکردن لە هەموو بوارێکدا من تعقیبی تاریخی ئەو دەولەتە کرد حتا مەوزوعی فەنی معماری کوردی تێدایە لەوێ و لەگەڵ ئاساری دەولەت هیچ مەکتەبات باسی مەکتەبات تێدایە باسی ئابووری دەولەت تێدایە باسی ڕێگەکانی تیجاری تێدایە باسی زیراعەت و شوێنە زیراعیەکانی کوردستانی باکوور کوێبوونە کوێبوونە من بۆ بزانم خیالم ناحیە دیانەت ئەدیان
باسی همو عام شامله هر چی خیالم بود شو من نوسی و لبر او زور بلای خویندوار دراسه یکی او پری ورده خاصتا جماعتی که زانکونه ماموسایانی زانکونه یا قطابینه برهمەکانی دواتر چی بوون؟ کتابێکی دیکەم من لە 85 چاپ کرد بانگەوازێک بۆ ڕووناکبیرانی کورد لە پێناوی کوکردن و زیندووکردنی کەلەپوری کوردی ئەم کتابە تا ئیمڕوو یەکەم کتابی منە کە وەکو بڵێم هەر ئەوە بوو من دمینە دەولەتی دووستێکی دوو بەرگە من تالیف کرد بەڵام لای من هیچ هونەرێکی وا تێدا نییە بوو هەموو من لە مەسادر نەقل کرد ئەسڵەکە سەرچاوەکە مەسادر بوو ئەمە هەموو کەسێک دوا ڕۆژ دەیتوانێت لە مەسادر ئەو مەسادرە تعقیب کردبایە لەسەر ئەو دەولەتە نووسی بایە ئیتر چه ورد وەکو من یان باشتر یان کەمتر بەڵام بانگەوازەکە شتێکی نوێیە خۆتە نووسینی خۆت شتێکی نوێیە چینکە شتی نێوی تێدایە مەوازیعی نوێ تێدایە بوو جاری یەکەم من خستومەتە ناو ڕوشم بیری کوردی ئەمە بوو تەوعیەیە بوو فکرە لەبەر ئەوە دەڵێم ئەمە گەورەترین کتابی منە تا ئیمڕۆ کە تا ئێستا 17 کتابم چاپ کردووە ئیتر زۆری ماوە بە تەواوی چاپ نەکراوی یان بە نیو تەواوی زۆرە ئەو مەوازیعی من وەک بڵێم بوو کتاب دانیوە 50 شتێک مەوزوعە بەڵێ کەرەستەیە بانگەوازەکە چ بوو بانگەوازەکە وەختی دیتم ڕوشم بیری کاتی بەعس ئەم ڕوشم بیریە پرە لە غەڵات یان پرە لە تەفەسوخ حزبی بەعس تەفەسوخی خستە ناو ڕوشم بیری کوردی خاصەتەن کە ڕوشم بیری کوردی تەسکی کرد حەسری ڕوشم بیرانی کورد کرد لە شعر و چێروک و تەرجەمەشتی بێگانە بە شەرتێک ئەو شعر و چێروکە تەسیری بوو ملەتی کورد نەبێ نەوەکو شعری بێکەس و جەگەر خوێن بێ کە حەسر کرد زانیم ئەمە غەڵەتە و ڕوشمبیری کورد پێویستە بیری لە توراسی حەزاری کورد بکە کە ئاسارە تاریخە کەلەپوری پەرش و بڵاوە بەلگەنامەیە تومارکردنی بیرەوەری ئەو کەسانەی بەشداری ئەحداس بوونە لە کوردستان معلوماتی زۆر لە هەموو بواری ژیانی کوردەواری لەلایەنە بیرەوەریان تومار بکەن دەبێ دەست بە هونەری بیناسازی کوردیە کە کەس نەنووسی بوو ئەمەش دەبێ بیری لێ بکەن وێنێ خانی کەلەپوریەکان ئەو خانوانەی سفەتی بیناسازی چاکی تێدایە وێنەیان بگری دیراسە بکەن یان نەخش و نیگاری تێدایە یان مەسەلە شێوەی گشتی بینای کەلەپوری غەیری کەلەپوری یە شارەکانی کوردستان خانی کوونەکان چۆن بووە ئەمە پێویستە وێنە بگرێ و ببێ بە مەوزوعێکی فراوان بە ناوی هونەری بیناسازی کوردی و هەم بە ناوی هونەری نەخشی کوردی نەخشی ناوخانوەکان لە مەیدانی تەسکی شعر و چێروک دەربچە لەگەڵ یێ تەرجەمەشتی بێگانە کە حکوومەت حەز دەکرد نووسەری کورد خۆی بەوەڤە مەشغول بکە بە شەرتی عەلاقەشی بە کوردەوە نەبێ ئەو نووسینی بێگانەکان عەلاقە بە کوردە لەسەر شتی دیکە لەبەر ئەوە من زۆر هەوڵی ئەمە دەدا بەدەیان نامە من بوون ڕوشمبیرانی کورد نووسی دەربارەی ئەو مەفهومە نوێیانەی کە لە لای من هەبوو بەحسم کرد دەیان نامە من دنووسی جار هەبووە نامێ من گەشتووە 30 سەفحە هەموو جار تەماشە من بیرم لێ کرد دانشم و نامە بنووسم بۆ ئەم و ئەم یان جار هەبوو نامەیەک بوو مەجموعە کەسێکم دنارد فۆتۆقۆپیم دەکرد بۆ هەموویانم دنارد دوای کە من دنووسی ئاگادار بین نامەت هەبووە 30 لاپەڕ بوو بەڵێ هەبووە 30 لاپەر ئەمە وەختێکی زۆر دەخواینە وتم مادەم وایە
بۆ نامەیەکی ئەو خلاصە بیر و هۆشی خوم ئەوەی کە لە بیرمدا هەیە بێخمە سەر کاغەز ئەم مەواضیعانە و فوتوقوپی دکەم بڵێم سی وەرەقە دەرچوو سی کاغەز سەفحە دەرچوو هەموو جۆر فوتوقوپی دیکەم دنێڕم ئەمە ئاسانترە بوو من وەختم ناڕوو وەختێ کەوتمە سەر مەوزوع بوو بە ئەم کتێبێ بانگەوازێک بڕوونەک بیرانی کرد کە 260 سەفحەیە یەکەم مەوزوع چییە یەکەم مەوزوع دەربارەی وەسائقە لە کوردەواری لەو کووردا بەڵێ هەموو کەس ناوی وەسائق زانیوە عولەمای کورد زانیوە ئەمما هیچ کەس هەوڵ نەدایە وەسائق وەک پروژەیەکی گەورە وەک بەشێک لە سامانی ڕوشنبیری کوردی کو بکرێ تعقیب بکرێ و مرکزێکی وەسائقی دروست بکرێ وەک هەموو دنیا لە هەموو عالم ئەمە هەیە ئەمە ئەم بیرە لە ناو نووسەرانی کورددا نەبوو کەس لەسەر ئەمە یەک وتاریشی نەنووسیوە لە تەوەری بەڵگەنامەکانە بە وردی باس لە بەڵگەنامەکەین بڵێ کتێبی دوای بانگەواز چی بوو دقیقەیەک لە بانگەوازەکەدا من حەزەکەم زیاتر ئەگەر ڕێگەم پێ بدێ مەوزوعێکی دیکەم هێنا دەربارەی هوەری بیناسازی کوردی یەکی دیکە دەربارەی هوەری نەخشی کوردی نەخش و نیگاری کوردی نەقاشە کوردەکان هوەری نەخش مەوزوعێکی دیکەم هێنا تۆمارکردنی بیرەوەری بە ساڵدا چووە کان کە چەند مهمە ئەوانە لەگەڵ شێخ مەحموود چوونە بوو شەڕی ڕووس لە سەقز و مەهاباد و جەبهەیان جەبهەی سنەویایە دیکە ئەمە ئەوەش مەوزوعێکی سەرەکی بوو مەوازیعی دیکە فەرعی تێدا هەیە وەکو یادداشت نووسین چ گرنگیە هەیە دەبێ ئێمە بنووسین ئیتر هەمووی دەیتوانم بڵێم یا منهەجی بەحسی علمی تەطبیقکردنی لەسەر کتێبی کوردی ئەمە تێدانە لەبەر ئەوە حکوومەت حەز وەختێ دیت رقابة مطبوعات رفضی کرد داوودو خبیر رفضی کرا جاری دو هم من بویان برد حقم هبو جاری تر ببم دیسا یکی دیکه رفضی کرده بو او جا شیخ امین نقشبندی رحمتی دستی هبو لوی گوت من بو تو درست اکم بو منی خویند لمال من شبک میبانی بوم و تقریر لسر نوسی او جهات بلاو کردن اگر نه دیگوتن عبدالرقیب قیمتێکی تایبەتی دایە بە کەلتوری کورد وەک لە جیالی عەرەب یان ڕەبتی هەندشتی فەسلی کردووە لیە عەرەبی لیە عێراقی لەبەر ئەوە ڕخنەیەکی گەورە بوو لەسەر ئەو کتێبە حەز نەدەکردن چاپ ببە چونکە بوو تەوعیە بوو بۆ هوشیارکردن بوو بەڕاستی هەندێک کەس بەهوی ئەم کتێبەوە فێری نووسین بوون فێری کوکردنی کەلەپور بوون احتیمامی پێدان بەهوی ئەم کتێبە حتا برادەرێک لە سنە معروفی سیروسی معروفی مدیری وەختێکی موزەخانەی سنە بوو کتابێک لە هوەری بیناسازی لە سنە تالیف کرد بە منی گوت چینکە تو تاعنی لە ئێمەدا بوو لە بانگەوازەکەدا تەگوتووە سنە مرکزی فەنی کوردیە بەڵام کەس نییە تێدا ئیش بکە گوت وەختێ من خوێند ئەو تاعنە تەسیل من کرد من کتابێک تێدا تالیف کرد هەندێکی دیکەژی جاروبار لە سەر تەلەڤیزیۆن گوتونە بەهوی ئەو کتابەوە ئێمە بووین بەنووسەر بەڵێ مامۆستا گیان بەرهەمەکان زۆرن ئێمە لە کاتی ترە ئەچینە سەر ئەو بەرهەمانە تۆ لە نێو نووسینەکانە قسەت لەسەر مۆزوعێک کردووە کە قۆناغی هەرزەکاری نووسینە پێم خۆشە مەبەست لە هەرزەیی نووسین چییە لە عەبدوڕەقیب یوسف بەڵام پاش ئەم ناو بڕە وەڵام بەرەوە بینانی بەڕێز ناو بڕێک و ئەگەڕێنەوە بەلاتان